یەک مسقال عیاری هەژدەی ئێستا بە 540,000 پێشەژن هەتا 560,000 ڕۆژ. من مسقال عیاری 21 بە 600 ئەم دقەیە 33,000 پێشەژن هەتا 660,000 ڕۆژ. باشیانی ئەو نرخیکە لە پێشەژنا باسەکرا هیچ کاتێکم نرخە بەرزەی بەخۆی نەبینیوە ئەو نرخەوا بوو. بەڵێ چاوەڕێک نرخەکان چی بەسەر بێ باسەکرێت کە نرخەکان داوەزە یاخود بەرزە بێتەوە هەر کەسەوە بە جۆرێک باسیەکە بەڵامی کە ئێوە لە بازاڕان و زیاتر شارەزایتان هەیە نرخەکان بەرەو چووەڕۆ. وڵی بە حکومەوەی نرخی زەر جیهانیە هەر لێدوانێکی مەسەرەن سەرۆکی ئەمریکا ئەم ئاژەوانی کە لە عالەمە هەیە ئەیگۆڕێت زۆر جارێ من پێشبینی بەرز دەکەین بەڵام داوەزە لەبەر لێدوانەکان بە ئەکسی بەرز بوونەوەی زۆر جاریش هەیە بە پێچەوانەوەی بەڵام ئەگەرەکان زیاتر ماسی ئەوە نەکەین جاروای لە ئۆنسێکا 20 دلار 30 دلار 50 دلاری لێ ئەبێتەوە بە بەراورد بە پێشەژن نزیکی لە ئۆنسێکا لە چاو زۆر بەرزەکان نزیکی 130 ئۆنسی لێ بۆتەوە 130 دلار لە ئۆنسێکا بۆتەوە بەڵام احتیمالی هەیە دابەزێت بەڵام احتیمالی بەرزبوونەوەیشی زیاترە یعنی بیتکۆینێک بۆ تا 13 دلار بڕا بۆچی خاڵبێک ئاڵتون نەچێتە 13 دلار کە لە کاتێکا بیتکۆین هەوایی شتێکی وانە ئاڵتون قاڵبێکی 1 کیلۆی لە بەردەستایە و هەر دقیقە بتوێ فرۆشی مامەڵی پێوەگەی حەزەکەی بە تەلەفۆنێ 10 کیلۆ